نووسەر پەیکەرتاش نیگارکێش بەڕێز خەسرەوجاف میوانی ئەمڕۆی چیرۆکی منە. دەمەوێت لە زاری تۆ ئەوە بزانین بە دروستی وشەی جاف واتە چییە؟ ناوی جافیان لێک داوەتە بەڵام بدەخەوە بە هەڵا. ژیانی ئەو سەردەمە چۆن بوو دکتۆر؟ خۆش بوو، ناخۆش بوو؟ ژیانی لادێ لادێ وە لە قەنەعەتێکم هەرچی کوردێ لادێ. وەکو گلەیەک بابیکەم بەڕاستی هەر لە بەرنامەکەی خۆم پرۆگرامێکمان دروست کرد. کابراایەکی لادێیی گەرمیانی کوردی کەڕەجافی وەک من لەیەک خانووە. فارسی تایە، عوسمانی تایە، ئیسلامی تایە. دەستکاری هیچ مەکەن، یەک تۆز شتێک بجوولێ. ڕۆمانی کۆردەرەم نووسی خەڵکاکە کردمیانە دز. خەسەوجاف لە کە برتێتی دیوە. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.